بناو خالق تو سلامتی کن. نام من فرح مراد سلیمیه که تقریبا 36 سال فعالیت ورزشی است. لأول برنامه‌گری که من دستم پی کرد بوم ماموسای ورزش. بعد رزه که علاقم پیدا کرد بوم ماموسای شخ. لدوای ماموسای شخ و دیم پیویست من هیا که سریک لوا که جیا لوا ام خمان فعالیت کن. سریک لإنسان کان تریش از نیاز یانز آوانیش لام برنامه‌گر ام استفاده کن. یکی لمورد اول کسکری که نخوش بود. بعد من پرم پیدا چون باشه لدرس پزشکی ورزشیم خون. بعد آرام که آوان من یا پرسر چوم با ناو فیزیوتراپی. برنامه فیزیوتراپیشم که دوای هاو چوم ناو برنامه هیدروتراپی. حزم کرد یارمتی بم جالوه که خون وجدانم راحت به یارمتی سریگ لإنسان کان بم که چون خوشمان لداخل اجتماعی سل هر کنه کابل هر اجتماع کابین که زندگی کن دورو برکان من که هم روحیان شاد به هم بسلامت جیان خواهیم بو نصر و منیش لکنار یا خوشحال بم نیت من ام چند ساله یعنی ایسا تاگیگ ما ام حدا هر اما بوگا بعد جالوه من فعالیت گرترم بوگا الان که من 14 ساله هم لشهر سلیمانیا من هاتم اولین قدمی که حالم گرد با که مثلا لبرنامه کان وتم اولین قدمی حال گرم چوم خلوتگاه پیری 3 سال خوبخشی من باید کارم کرد دوای اول من 5 سال منالگری که دایکو با که نو لنظر روحی و خم حزم کرد اویش بعضم خوبخشی من چوم کمکیانم کرد ما سر وقت اعلام کردیم ایمن لسجنا سریک خانم مانست که امانه لنظر او که روحیان ناراحت بوگا استرابیان بوگا مشکلاتیان بوگا پناهیان برگا با ایشکر خراب پس من هاتم لنا پروژم دا پیان وتم اجازه بن که من نظر روحی و امانه تقریبا اتانین امرو با رویان تیبکن 1 سالیش دقل یانا اوانش ایشم کرد ولی چون بداخل و شونک زور دور بو من نمتوانی تر بردوام بمن هاتما املاوا بعد مدتی که سردان خستخانه سازم دا چون من لإیرانش لخستخانه خودس کارم کرده لنظر درونی کانو چون دوره کامل ماساژ درمانی لسر عصب کان کارم کرده لخستخانه سازش یارمتیم دا گل ایرانش کارم کرده یعنی 23 سالی کلن لإیران کارم کرده 14 سالشی لیره بعد ایتر پروژکتر که من بنا سلامتی به دست مبو چون خستخانه هیوا من پروژه کم تقدیم کرد شاهدگانم تقدیم کرد اوانش موافقت یان کرد رئیس خستخانه چون خوشتان زنن خستخانه اکثریت یان دکترن موافقت بو برنامه که ایسا تقریبا من درست 14 ساله هم لسلیمانی ایسا با 15 ساله چه ولی کامل 11 تا 12 ساله من خوبخشی یارمتیم داگا با خانمگری که مثلا حالا دورانه یا کیمیاین یا مثلا خوان دچار تو نخوشینکان بودن حتی ایمه درجه 4 درجه 3 درجه 2 و کاملا ایسا ایمه درجه 4 حال نامانا چندین سال خریکه تبخومانه دواره جیانکم بعد من چوم ناو برنامه شاخوانی چوم پزشکی کیفسان دوره کاملا دی لترانه دی من بابا خو اگر ایما بین کیفسانه کانش دابنیم بو نخوشکان یعنی گشتی قازان چکا بدون او که کیمیایی ور بگیرن بخاطر او وقت کان ایمل ارتفاع ایان بین سر مخصوصا اوان مانه و سرطان خوینیان است چون ایمل این اکسیژن زیاتر ورگرین پالی اداپیاوه که او بافتگره چون بافتگری نامنظمه که تشکیل سرطان درگه او بافتگره زوله بینه چی پس لأکسیژن کفره به آسان ایتر اونه احتیاج نو ام گشت دوا درمان بکن ام برنامه که ایمه که ارین مرتب حزکم قبل از او ایمه دوچار سرطان بین پیشگیری کن انجاب گینو به درمان کنی اگر ایمه پیشگیری کن آمار سرطان یکسره 90% دیتا خواروا انشالله که ما بتانین او برنامه ام پروژه پیاده بیتو لآینده نزدیک ایتر ایمه خستخانه کن من تقریبا اوانه و این خستخانه هیواز او که ارتباط یک سرطانه چول بیان بینید چون براسی داروکان یان زور گرانه همان 60 ورقه همان 14 ورقه همان 16 ورقه ایا اتانین ام گشت لنظر هزینه تأمین کرده اگر خانواده بتوانه من مطمئنم 80% نتوانن پس ایما یکی کمک من گره که لنظر او پالپشت من بدرگه ام پروژه جهانیه که ایما بتوانی زیاتری بکن پره پی بین نخوشکان من کمتر به حیف او پره که صرف کرده تا ام دوا درمانه زیاتری لرگی پیشگیری ایما خرجی که نه درمان به سرتا سلاوتان لبه امرو گشتک من انجام دا بو ناوچه سوران ام گروپی ایما بەسەرپەرشتی مامۆستا فەرەح مراد سەلیمیە کە وەکو مامۆستای شاخەوانی لەم گەشتانە بەشداریە لەگەڵمانە گروپەکەی ئێمە لە ساڵی 2013 دامەزراوە ئامانجی سەرەکی لە دامەزراندنی ئەم گروپەی ئێمە لە کۆمەڵێک
چاکبووی نەخۆشخانەی هیوا پێکاتوە ئەم کۆمەڵە بڵین مەسەلا دوای چارەسەر کە چارەسەریان وەرگرتووە یەکێک لە هەر ئامانجە سەرەکیەکانی دامەزراندنی گروپەکە وەکو دوا چارەسەرێکە بۆ ئەو نەخۆشانە ئەوی بەچی بە تەریقەی وەرزش ئێمە سنتەرمان هەیە لە سلێمانی سنتەری کەژوان هەفتەی 3 ڕۆژ وەرزشەکەین ئێرۆبێک ستێپ هەفتە 3 ڕۆژەکەی تریش شاخەوانیمان هەیە پیادەڕەویمان هەیە لە هەمان کاتیشا ڕۆژێکیشمان هەیە بۆ مەسبەح بۆ مەلەکردن کە بۆ جەستە زەڕزە هەروەها ئامانجی سەرەکی لەم گەشتانەمان ئارامبوونەوەی ڕۆحە ئارامبوونەوەی جەستەیە ئەو جۆرە چارەسەرانەی کە وەرگیراوە لە ئەسنای نەخۆشیەکەیە بەم تەبیعەتە جوانە بەم سروشتە جوانە ئەو بڵین کیمیایی و ئەو سترێس و ئەوانەی کە هەیە لە ڕێی ئارەقخنەوەیەتە دەرەوە هەروەها ئارامی ڕۆح و مێشکە و جارێکی تر ئەو کەسە ئەتوانێت بڵین باری دەرونی نائارامە لە ڕێگای ئەم وەرزشەوە ئەتوانێت بچێتەوە کۆمەلگا ژیانی ئاسایی خۆی بەڕێ بکە. من ناوم پەری ئەبوبەکر حەسەنە نەخۆشی شێرپەنجەم توش بوو لە ساڵی 2005 هەر لە ناو سلێمانیە لە دکتۆرەکانی خۆمان عەمەلیاتم کرد الحەمدولیلا کە کیمیایەکانم تەواو کرد ئەتر وردە بەرەو باشبوون چون بەس لەو کاتەوانێ دکتۆرە حاجەی خەستەخانەی هیوا وەرەقەی کیا پێم وتی بۆ خۆ بڕۆ بۆ وەرزش ئیتر هەفتەی 3 جارە هاتم بۆ لای مامۆستا پەرەح بۆ وەرزش ئیتر دوای مامۆستا پەرەح ئەیبردینە دەرەوانێ بۆ گەشتەکان بۆ شاخ و بۆ پیادەڕەوی و ئیتر بەوانێ من زۆر مرتاحە بووم کە هاتمە دەرەوە یعنی جەوێکی خۆشە بوو ڕەفیقی ترم ناسی خەڵکی ترم ئەبینی لە من نەخۆشیەکەی خراپتر بوو ئیتر الحەمدولیلا وردەی سەبەرەوە باشترە ڕۆم. تریفا عمەر بەشداربووی سەنتەری وەرزشی کەژوانم ئەمڕۆ بەشداری کردووە لە ئەم گەشتەی سۆران من بڵێ خەریکاری سەنتەری وەرزشی کەژوانم لە هەفتەیەکە 3 ڕۆژ لە ناو سەنتەرەکە وەرزشەکەین 3 ڕۆژەکەی تریش ئەچینە شاخ من وەکو خۆم بڵێن سوودم زۆر بینیوە لەمە بە تایبەت لایەنی دەرونی کە ئێمە ظروفی ئێستای بەعامی خەڵکی لە ناو جەنجاڵیەکە ژین زۆرینەی لایەنی دەرونیان باش نییە داوا لە ئافرەکانی کوردستان بەگشتی و سلێمانی بە تایبەت داوایان لێ یەکەم کە بچنە ناو وەرزشەوە و ئەگە بشتوانن شاغڕەویش بکەن لەگەڵیا ئەوە زۆر شتێکی باشە چونکە ئیسفادەی زۆرە جگەلەوەی تۆ لایەنی تەندروستیشت باشە بێ لە زۆر ڕووی تریشەوە بەرەو پێشە ڕۆی من تقریبا 2 ساڵە بێ دەستم کرد هاتوونەتە ناو ئەم سەنتەرەوە لێرە شەوپێم خۆشە زۆر سوپاسی مامۆستا فەرەح موراد سەلیمی بکەم کە یەکەم کەس بووە هاتووە دەستی منی گرتووە یەکەم وانەی وەرزش و شاخی فێری من کردووە و زۆر سوودیشم لێ بینیوە و لەگەڵیشیانە زۆر مرتاحم یعنی ئەو کاتانەی لەگەڵیانە چمە دەرەوە هەست بە ئاسوودەیەکی زۆرەکەم تەنانەت کە ئەگەڕێمەوە ماڵەوە تا چەند ڕۆژیش ئەم ئاسوودەیە لە دەرونی منە هەر ئەمێنێتەوە. ئەمەی ئەو گروپە شاخەوانی ئەنجامێدەن ئامانجیان سەلامەتی و سەلامەتیە نەخۆشانی توشبووی شێرپەنجە کە ژمارەیان زیاتر لە 30 کەسە لە سنووری پارێزگای سلێمانی هاتوونەتە ئیدارەی سەربەخۆی سۆران و گەشتێکی شاخەوانیان ئەنجامداوە بەپێی ڕێکخراانی گەشتەکەش ئامانجیان سەلامەتی خۆیانە و هاوکات بۆ تەندروستێکی باشتر تێدەکۆشن. پشتیوان کەریم زاری کرمانجی ئیدارەی سەربەخۆی سۆران.